سەرڕای شکستی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی یاسای تورکیا بۆ وەدەستهێنانی زۆرینەی سادەی پێویست بۆ دوورکەوتنەوە لە ئەنجامدانی گەڕی دووەمی هەڵبژاردن، بەڵام ئەنجامەکانی دەنگدانەکەی ڕۆژی یەکشەمە بووە هۆکارێک بۆ ئاهەنگگێڕانی زۆرێک لەلایەن گرانی ئەردۆغان. کەمال کلیژداروغلو ڕکابەرەکەی ئەردۆغان بە شێوەیەکی بەرفراوان لە زۆرێک لە ڕاپرسیەکاندا لە پێشەنگدا بوو، بەڵام لە ئەنجامە سەرەتایەکاندا بەڕێژەی لە 4% لە دوای ئەردۆغانەوەیە. وێڕایی هەروە دی و هەڵاوسانی زیاتری دارایی و قەیرانی بژێوی ژیان، تومەتبارکردنی حکومەت بە کەمتەر خەمی و شکست خواردن لە بەهاناوە چوونی قوربانیانی بوو مەلەرزەکە. ناوچەی ئۆسکۆدار لە ئەستەمبول کە سەردەمانێک بنکەی هەوادارانی ئەردۆغان بوو، بەڵام لەم هەڵبژاردندا بە شێوەیەکی بەرچاو بۆ ئۆپۆزیسیۆن و کلیژداروغلو لە ڕێی هاوپەیمانێتەکەیەوە بۆ ئەم هەڵبژاردنە ئەو ناوچەی کردە ئامانج. بەڵام کاردانەوەی دەنگدەران جۆرا و جۆرە. ئەقڵیەتی ڕەجەب تەیب ئەردۆغان هەیە، وەک دەبینیت هەمیشە باوەڕێک هەبووە کە ئەو وڵاتە ڕزگار بکات، ئەم نیشتیمانە ڕزگار دەکات. ئەم لۆژیکە هەمیشە بوونی هەبووە. من دەمەوێت کەمێک ئەم ئەقڵیەتە بشکێنم، پێویستە مێشکمان بکەینەوە. گۆڕان شتێکی باشە، بەڵام خەڵک باوەڕیان وایە بەبێ ئەو نەڕێگەوبان نەپر دەبێت، هاوڵاتیان برسی دەبن. خەڵکیشان خەریکی ماسی گرتن بۆ خواردن یان بۆ وەدەستهێنانی کەمێک پارە سەرقاڵی ڕاوەماسین. باسیش لە ئەنجامەکانی هەڵبژاردن دەکەن. چاوەڕێی ئەوەمان نەدەکرد، بەڕاستیش زۆر هیوامان هەبوو گۆڕانکاریەک ڕوو بدات، بەڵام دیسانەوە هیچ شتێک نەگۆڕاوە، کەواتە ئێمە تووشی شۆک بووین. من باوەڕ بەو ئەنجامە ناکەم. خەڵکیشان دەڵێن سەریان نەسوورماوە لەو ئەنجامانە، بەڵام نیگەرانن لە ئەنجامدانی گەڕی دووەمی دەنگدان بۆ هەڵبژاردنەکە. مەبەستم ئەوەیە ماسیە گەورەکان جارێکی دیکە ماسیە پشووکەکانیان قوودا، ئاوەها بەسادەیە. قۆناغی دووهەم شتێکە کە ئێمە حەزمان لێ نییە، بەڵام خەڵک ئامادەن چیتر بکەن. دەنگدەران لە هەڵبژاردنەکەی پەرلەمانیشدا دەنگیاندا هاوپەیمانێتەکەی ئەردۆغان وەک پێشبینی دەکرد زۆرینەی تەواوەتی بەدەست بهێنێت. شرۆڤەکاران دەڵێن ئەو ئەنجامە لە بەرژەوەندی ئەردۆغان کەوتوتەوە بۆ گەڕی دووەمی هەڵبژاردننی سەرۆکایەتی کە بڕیارە 28 ئەم مانگی پێنجە بکرێت. چونکە دەخوازرێت سەرۆک و پەرلەمان بەیەک ئاڕاستەدا بڕۆن، کەواتە بێگومان ئەوە شتێکی زیان بەخش دەبێت بۆ ئۆپۆزیسیۆن و ئەرێنی دەبێت بۆ ئەردۆغان و هەوادارانی. کلیژداروغلو لە هەڵمەتی هەڵبژاردننی داهاتوودا ڕوبەڕووی شاخێکی سیاسی دەبێتەوە و پێش دەچێت بارودۆخە سیاسیەکە وەربچەرخێت بۆ بەرژەوەندی ئەردۆغان. ئاسۆ جەبار بۆ راپۆرتی دۆریان جۆنز، دەنگی ئەمریکا، ئەستەمبول.